بۆیە لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لعنت الخمر على 10 وجوه لە بابەتی عەرەق و هەموو مادەیەکی هۆشبەردا کە عەقڵی ئینسان لابا دەشت لعنەتی خوایان لێکراوە، دەشت دوورن لە ڕەحمەتی خوا. یەکەمیان خودی عەرەقەکە، خودی مادە هۆشبەرەکە بۆ خۆی خودی ئەو شتە نەفرەتی خوای لێکراوە. دووەم ئەو کەسەی دەیخواتەوە عەرەقخۆرەکە، عەرەقخۆرەکەش لعنەتی خوای لەسەرە. ئەو کەسەی کەوا ساقیە و لە نادیەکە دەیژێڕێ بۆ خەڵکەکە، کەسێک لە نادیدا ئیشی کرد مەگەر ئەو کەسەی کە هیچ چارەسەرێکی بۆ ژیان نەما بێ. ئەوە دەبێت مامۆستایانی بەڕێز فتوای تایبەت هەیە ئللا مەگەر کەسێ هیچ شتێکی نەمابێت لە ژیانە لە وڵاتێکی مسلماناندا نەبێ و هیچ بژێوێکی ژیانی لەم سەرزەویە بۆ دابین نەبوو بێ، با ئەو کەسە عەرەقیش لە ژیانیان نەخواتەوە، مادام مەی دەژێڕێ و عەرەق دەژێڕێ لە نادیدا لعنەتی خوا دەیگرێتەوە. چوارەمیان ئەو کەسەی کە دەیفرۆشە با خۆشی نەیخواتەوە بەڵ لعنەتەکە دەکەوێ. ئەو کەسەی کە دەیکڕێ با خۆی نەیخواتەوە، دەیکڕێ بۆ میوانەکانی، ئەڵە کۆمەڵە مەسئولم میوانە عەرەقخۆرن، خۆ من نایخۆمەوە بەڵام ناچارم، ئەویش بەر لعنەتەکە دەکەوێت چونکە کڕیوێتی. ئەو کەسەی کەوا دەیگوشێ ترێکە، خورماکە دەگوشێ و دەیکا بە شەراب واتە دروستی دەکا. ئەو کەسەی بۆی دروست دەکرێ حەوتەم. هەشتەم ئەو حەماڵەی هەڵی دەگرێ و باری دەکا، ئەو سایقەی بە ئۆتۆمبیلەکەی دەیگوازێتەوە بۆ ماڵەکە و بۆ نادیەکە. نۆیەم ئەو کەسەی بۆی دەبەنە ماڵەوە، بۆی دەبەنە شوێنەکەی دایرەکەی. دەیەمیان ئەو کەسەی نرخەکەی دەخوات، ترێی هەیە کابرایەک دێ دەڵێ لێت دەکڕم بۆ ئەوەی شەراب و عەرەقی لە دروستکەم، خۆ ئەو ترێی فرۆشتووە بەڵام دەزانێت دەکرێت بە عەرەق، پارەکەی خواردووە هەر لعنەتی خوای لێ دەکرێت. بۆیە خوا فەرمووی فەجتەنیبوه، لە هەموو شێوەیە خۆتانی لێ بە دوور بگرن، نەک هەر عەرەقخۆرەکە بەڵکو هەموو ئەوانەی تر. حرامە لە مەجلیسێکا دانیشی کۆمەڵە خەڵک عەرەق بخۆنەوە با تۆش نەیخۆیتەوە. دیسانەوە خوا فەرمووی فەجتەنیبوه، وازی لێبێنە خۆتی لێ پارێزە. نەکەی تۆی ئیماندار خوا دەفەرمێت لە مەجلیسێکا دانیشی دوو کەس خەریکی قومارکردنن، بڵێ من بە حیاتی دەست لە وەرەخە و پیسیانە نادەم، قەت قومار ناکەم، لە خواردنەکەشی ناخۆم، نابێت لە مەجلیسەکەشدا دانیشی، ئەبێ ئەو شوێنە بە جێبێڵی ئەو ڕەفاقەتیە تەرککەی، چونکە دواتر تۆش توش دەبی. هەموو دەرگاکانی لێداخە فەجتەنیبوه، نەک هەر ئەنجامی مەدە بە هیچ شێوەیەک هاوبەشی مەبە. تەنها حاڵەتێک هەیە زۆرجار پرسیار دەکرێت، جەنابەت تەکسیەکت پێیە و کاسبکاری لەش ساغ بێ، لەو سەرجادەیە بەردەمی نادیەک نییە، نەفەرێک دەست ڕادەگرێت، کۆمەڵە شوشە لە عەلاگەیەکەوە خوڕوهڕی شوشەکان دێ، تۆ زەرور نییە مادام کابرا خۆی ناڵێ و باسی ناکە بڵێ ئەوە کۆمەڵە عەرەقم کڕیوە بیرەم کڕیوە دەچم لە ماڵەوە دەیخۆمەوە، تۆی خاوەن تەکسی خۆت مەخە گومانەوە، شەرع و تەکلیفەی لێ نەکردووی، بڵێ کاکە لەو شوشانە چین، ئەگە عەرەقە بەخوا سەر ناخەم دابەزە، گومانی چاکی پێبەرات دەیان شل لە شوشەدا هەڵدەگیرێ، لەوە چێ کۆمەڵێک شەربەتی حەڵاڵ بێ، خواردنەوەیەکی حەڵاڵ بێ، خواردنەوە حەڵاڵەکان زۆرن، مەپرسە تاکید مەکەوە، خۆشی باسی نەکردووە، خوا نەخواست ئەگەر ئەوەش بوو تۆ بەر لعنەتەکە ناکەوی، چونکە تۆ کابرایەکی کاسبی، زەرور نییە لە شتەکانی خەڵک بپرسی مەگەر خۆی باسی کا بڵێ ئەوەم پێیە و بۆم هەڵگرە، ئەو کاتە داوای لێبوردم کە بڵێ خوا هیدایەتی من و تۆش بدا، براکە من کاسبی حەڵاڵ دەکەم، دینەکەم شەرعەکەم نوێژەکەم ڕێگەم پێنادا، بۆ بەڕێزت ئەم کارە هەڵگرم، خوا هیدایەتمان بدە. ئەویش بە لەفزێکی خۆش بە دوعایەکی خێر بەڕێکە خۆتی لێ مەکە بە دوژمن، تۆ کابرایەکی کاسبکاری موسڵمانی.